أميانة أخيرا دەی برادران بسوڕن نەگەڵێ دەی دەیتی جەماعەت بسوڕن وەرنە ئەمبەرە جەماعەت وەرنە ئەمبەرە دەی بڕۆم بە سوچەکە سر حاجة ده سر بقى حاجة فهم كردستان بەشداری پێرە ئەمەری دیموکراتی کە لە کوردستان دەکرێت ئەوژە و هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە خەڵک تەنگی بەشداری بکە زیاتر احترامان زیاتر بناو خەڵک ناو میلەتی خۆمانە ناو دەرەوە پێش لە پێشەوە حوسڵەیانە هەیە کە لە کوردستانی هەمویان دەبینن کە هیچی پارتی و حیزبەکانی تر بەیەکەوە هەمویان هەوڵدەن کە ئەو پرۆسەکەین ئەو داوا دەکەن خەڵکی کوردستان بچن تەنجی خۆیان بدەن ئەوە حەق خۆتیان حەقی مەشروعی خۆتیان کە بچن دەنگ بدەن لەبەرەوە دەنگدانە هەرچی نەچینەمادان خراپ کەواتە داوا لە هاوڵاتیان دەکەن بێن دەنگدان بەێ هەمویان بچن کاکۆسە چاوەڕوانی چی دەکەی لە مەڵبژاردنە ئینشاڵڵا خێر دەبێت بەڵێ باش دەبێت ئینشاڵڵا سای ئەی پەیامی تۆ چییە بۆ لیست و قوارە بەشداربووەکانی هەڵبژاردنە پەرلەمان بەشداری هەموو تەنزیمات قام بکەن ئەو کە بەشداری ئەمریکا بکەنەوە ئەساسی خەڵک زۆر بەشداری بکە باشترە بە پێم وایە ئەگەر بێت و خەڵک باشتر بەشداری بکە زیاتر لە دەرەوە هایبەتی کورد زیاتر احترام زیاتر دەجێنێ زۆر سپاس ڕێگاکەمان بەرنەوە
کاندیدی لایەنەکان هەڵبژاردن بکرێت لە بینیانە ئێستا ئێوە ڕاتان چێ لەسەرەوەی هەڵبژاردن بکرێت لە نێوان کاندیدی فراکسیۆنە کوردیەکان لە عێراق کاندیدەکانی کە ئێستا خۆیان پاڵاوتۆ بۆ سەر و کۆمار ئێوە ڕاتان چێ لەسەرەوەی هەڵبژاردن بکرێت لە نێوان ئەو کاندیدان خۆی حسب تێکاتسا ساخمەکە وێنێکی تو پارتی کە ئەو پۆستانەی کە اختیادی مثلا ڕئیس هەرێم ڕئیس وزرا مثلا ئەو ڕئیسی جمهوریە ئەو اتفاقی حزبی اتفاقی تربە سیاسەکان اتفاقی هەرسەکرایەکە ئەو بەشێکی تێدەیشتی لەناو خۆیدا انتخابی کرێت کە بە شەو دیموکراتی هەیە بژێرنێک کەسەکە خۆ بڵێ من سپاس